خات و شیرینەم کاتت باش باشتر بە قوربان. زۆر سپاس. دەمەوێت پرسیارێکی جیاوازتر لە جەنابەت کەم لەو ڕۆژەیدا کە لێرەی یەکێتی لە کاتی بانگەشی هەڵبژاردندا زۆر بەڵێنی بە خەڵکی ئەو دەڤەرەیدا بە تایبەتی تەڵتین. ئەمڕۆ ڕۆژی ئەو یادە مەزنەیە یادی ڕاپەڕینە پێم وایە ئەو پرسیارانە هی ئێرە نین. پرسیاری ئەوەی بکە لە ڕاپەڕیندا خەڵکی ڕاپەڕین چ جۆش و خولۆشێکی هەبووە و شەهیدەکانمان باسی شەهیدەکانمان بکەین باسی ئەوە بکەین باشتر. باشە مادامە هەر لەسەر ڕاپەڕین بۆ خۆت لەو بارەیەوەم پرسیارت لێ دەکەم. خەڵکی ئەو دەڤەرە و بەگشتی کوردستان ڕاپەڕین دژی حکوومەتی بەعەس بۆ ئەوەی لە ژێر سایه حکمی خۆماڵیدا ژیانێکی ئازاد و شایستە بژین. بەڵام دوای 34 ساڵ خەڵکی هەرێمی کوردستان و موچە خۆراندەیانەوە بچنەوە سەر بەغدا. هۆکار چییە کە موچە خۆراندەیانەوە بچنەوە سەر بەغدا؟ سەرەتا مانجی ڕەمەزانی پیرۆز دەکەم لە هەموو گەلی کورد و لە هەموو مسلمانانی جیهان و ئەو یادە مەزنە پیرۆز دەکەم لە هەموو گەلی کورد. دڵنیا بە خەڵکی هەرێمی کوردستان وانابێت لە حکومڕانی ئەم جارەمان ئینشاءالله بە گوڕوتینێکی تر دەچینە ناو حکومەت و تێیدا سەرکەوتوو دەبین و سەرکەوتوش بووینە تا ئێستا ئەوەی توانامان هەبوو یەکێتی خزمەتی کردووە و دڵنیا بن لە کابینەی دێمدا ئەو گلەیانەی کە سوکاری شەهید هەیەی و خەڵکی هەرێمی کوردستان هەیەی گلەیەکانیان ناهێڵین. دەست خۆش.